سەرکەوتن و سەرفرازی لە دینایە، ڕسووری قیامەت لە خوا ناسیایە، سەربەرزی دنیا لە دینداریایە، بەختەوەری ئەو گەلە، مافی ئەو خەڵکە، ئازادی ئەو خەڵکە، سنووری ئەو خاکە، ئەو مافەی کە خەڵکی خوێنی بۆ ئەڕێژێ لە ژێر سێبەری ئیسلامایە. ڕووبکەنەوە دین و دینداران، ڕووبکەنەوە مزگەوتەکان، ڕووبکەنەوە خوای پەروەردگار، ڕووبکەنەوە ئەم ئیسلامە، ئەم قورئانە بخوێننەوە سەر لە نوێ، شەریعەتی خوا وەربگرن، ڕەفتار و ڕەوشتان پارسەندکەن بەم دینە، بەم نمونە بەرزانە، بەم پیاو چاکانە. دەسە دەیتە هەر یەکێک لەمانە چ نمونەیەکە، ئەوەی فەرماندەی جیهادە، ئەوەی کاربەدەستی سیاسیە، ئەوەی تاجری مسلمانە، لەولاوە ئەویان والیە. ئەم سەحابیە بەڕێزانە، ئەم هەموو عولەما گەورانەی ئومەتی ئیسلام برایانی بەڕێزم، چۆن ئینسان وازی لێ دێنێ 513,000 زانای مسلمان تاریخی نووسراوەتەوە لەبەردەستی مسلمانانایە. چۆن ئێمام تاریخە واز لێبێنین بۆ شتێک پێوترێ میدیا و کەی خوسرە، هەر کەس لەم عەلمانیانە خۆی ڕازی نابێ کوڕەکەی ناو بنێ میدیا، کچەکەی ناو ناوە میدیا. تۆ چۆن ئەم قورئانە واز لێ دێنی بۆ ئەی ڕەقیبە کەس سەری لێ دەرناکە؟ چۆن ئینسان ڕێبازێکی بەرەو خواچوون، بەرەو ساڵح بوون، ڕێبازێکی حەڵاڵ و حەرامزانین واز لێ دێنێ، ڕێبازێکی قیامەت واز لێ دێنێ بۆ ڕێبازێکی گەندەڵی و دزی و گزی و فزی. ڕووتان لەخوا بێ، دینداریتان قایم بێ، ڕوو بکەنەوە ئیسلام و وەرن دراسەی ئیسلام بکەنەوە، بزانن ئەو ئیسلامە چەند گەورەیە. ئەوانەی ڕوویان کردوتەوە ئیسلام و پابەندن لە ئیسلامەکەتانە قاڵ ببنەوە، زیاتر لێ بکۆڵنەوە، زیاتر پێوەی پابەند بن. ئەوانەی هەستی ئیسلامەتیان تیا بەهێزە، کۆمەڵکاریتان، برایەتیتان، خۆشەویستیتان، وەلاتان بۆ ئەم پێغەمبەرە نازدارە. ئەوەی کە سەرۆت و سامانێکی هەیە برانی بەڕێزم، پارەیەک لەبەر خاتری خوای گەورە ئەبەخشی بۆ سەرخستنی ناوی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، تەبەڕوع کە بۆ ئەو کتێبەی کە بەتەماین لە سین نۆیە لە یادی ڕەسمەکاری کاتێریەکانی دانیمارکە بە خۆڕایی بڵاویکەینەوە بەسەر خەڵکی کوردی ئاوارەی ئەوروپایە. ڕووتان لە خوا بێ، مەبەستان خوا بێ، خواناز بن، دوورکەونەوە لە گوناح، کۆڵی گوناحتان فرێدەن، تۆبەتان ڕاستگۆیانە بکەن، خوای گەورە لێمان قبوڵ کە، خوای گەورە ڕووی ڕەحمەتی بکاتە ئێمەش و ئێوەش، خوای گەورە لێمان قبوڵ کە، نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خوایە ڕوومان لە جەنابتە، خوایە تۆش ڕوو لە ئێمە بێ، خوایە لاکەیتەوە بەلامانە، و یا ڕەبی خوایە ڕەحم بە ئیستیضعافمان بکەیت، و یا ڕەبی خوایە ڕەحم بەو هەموو خەڵکە بکەیت کە لەو زیندانانەیە ئەناڵێنن، ئەو مجاهیدە بەڕێزانەی کە کەم کەس هەیە مناسەڕەیان بکە و پشتیان بگرێ و داڵدەیان بدا، خوایە جەنابت داڵدەیان بدەیت و پشتیوانیان بی. خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت هەر کەسێ زوڵمی لە ئەهلی ئیسلام کردووە، خوایە زوڵمەکەی لە دنیایە لێبسەنیتەوە پێشەوەی بیبەیتەوە قیامەت. یا ئەڵڵا، یا ڕەبی خوایە نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کەی، لە دایک و باوکمان خۆش بی، خوایە لەو کەسانەشمان خۆش بی کە مافیان لەسەرمانە و پەروەردەیان کردوون و کاریگەریان لەسەر دینداریمان هەبووە. یا ئەڵڵا، يا الله يا أرحم الراحمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. سبحانك اللهم وبحمدك، نشهد أن لا إله إلا أنت، نستغفرك ونتوب إليك.